ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی هاوڕێ پەرستوو حەسەنزادە ناسراو بە شیلان لە شاری سنە. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەردەشت. ڕاپۆرتێک لەسەر گیان لە دەستدان و برینداربوونی کۆڵبەران لە کوردستان. هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی ناسر بەکرزادە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵا شرکەتی خزمەتگوزاری شارۆچکەی پیشەسازی شوش و ئەعدامکردنی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ڕێزگرتن لە یادی هاوڕێ پەرستوو حەسەنزادە ناسراو بە شیلان لە شاری سنە. بەپێی راپۆرتی گەشتوو لە سنەوە ڕۆژی هەینی ژمارەیەک لە هاوڵاتیانی ئەم شارە کە سوکاری خێزانی پێشمەرگەکانی کۆمەڵە و ژمارەیەک لە چالاکوانان بۆ دەربڕینی هاودەردی و هاوخەمی بۆ بنەماڵێ و کە سوکاری هاوڕە شیلان کۆبوونەوەیەکیان ئەنجامداوە و یاد و ناوی ئەو پێشمەرگە ئازیزە گەنجەیان بەرز ڕاگرتووە. بەشداربووان بە ئامادەبوون لەم کۆبوونەوەیەدا خەبات و خۆڕاگری ئەم هاوڕێ ئازیزە و باقی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم و ئارمانەکانی ئەو تێکۆشەرانەیان وە بیر هێنایەوە و ڕێز و هاوخەمی قوڵی خۆیان بۆ بنەماڵە و کەس و کاریان دەربڕی. هاوڕێ پەرستوو حەسەنزادە بە ناوی تەشکیلاتی شیلان لە ڕۆژی 3 گەلاوێژی ساڵی 1375 لە گوندی تا لە نزیکی شاری کامیاران لەدایک بوو. خوێندنی ناوەندی لە کرماشان تەواو کرد. لە ڕۆژی 4 مانگی گوڵانی ساڵی 1402 تاویدا دوای تێپەڕکردنی ماوەی ئاموزشی لە فێرگەی پێشمەرگەی کۆمەڵە بە شێوەیەکی فەرمی بە ڕێزی پێشمەرگایەتی ئەم ڕێکخراوەیە پەیوەست بوو. دوای نیشاندانی لێوەشاوەیەکانی توانی ببێتە ئەندامی حزبی کۆمۆنیستیەرە. لە کۆتایی ئەم یادەدا بەشداربووان بە بەرزڕاگرتنی یاد و ناوی هاوڕێ شیلان جەختیان لەسەر درێژەدان بە ڕێباز و ئەرمانەکانی ئەو هاوڕێ گیانبەخت کردووە و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم کردەوە و خۆیان بە شەریک و هاوخەمی بنەماڵێ و ئازیزە زانی. بەڕێوەچوونی مەراسمی 5مین ساڵیادی گیانبەختکردنی مامۆستا جەلال مەلەکشا لە شاری سنە. ڕۆژی هەینی ڕێکەوتی نوێی خەزەڵوەری 1404 تاوی مەراسمی 5مین ساڵیادی گیانبەختکردنی مامۆستا جەلال مەلەکشا شاعیری ناسراوی کورد لە گوندی مەلەکشانی سەر بە شاری سنە بەڕێوەچوو. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون مەراسمی 5مین ساڵیادی کۆچی دوایە و تێکۆشەرە بە بەشداری بەرینی بنەماڵە دادخوازەکان و خەڵکی ئازادی خوازی شاری سنە و بە چرکەیەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی ئەو ئازیزە دەستی پێکرد. جەلال مەلەکشا نووسەر، شاعیر و چالاکی مەدەنی خەڵکی گوندی مەلەکشان بارەها لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە بۆنەی نووسینی شیعری شۆڕشگێڕانە دەست بەسەر لێپرسینەوە یان حوکمی زیندانی بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیە دوایین جار ساڵی 2014 زاینی پاش نووسینی شیعرێک بە مەبەستی پشتیوانی لە خۆڕاگری کۆبانی لە بەرامبەر چەکدارانی داعش لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی شاری سنەوە بانگهێشت و هەڕەشەی لێکرا. ناوبراو ڕێکەوتی 11 خەزەڵوەری ساڵی 1399 هەتاوی بەهۆی نەخۆشی دڵەوە گیانی لەدەستا و تەرمەکەی بە بەشداری بەرینی خەڵکی شار و گوندەکانی کوردستان ئەسپەردەی خاکرا. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەردەشت. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی ببورن شاری سەردەشت لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەرکراون و هێشتا شارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 6 خەزەروار هاوڵاتیەک بە ناوی ئەیوب ڕەشی تەمەن 31 ساڵ و خەڵکی گوندی پاراستانی سەر بە شارستانی سەردەشت بە هێرشی هێزەکانی ئیدارەی دەسەڵات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرا و دواتر
ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. هەروەها ڕۆژەی چوارشەممە ڕێکەوتی حەوتی خەزەڵوەریش هاوڵاتیەکی دیکە بە ناسناوی ئاکۆ عەزیزی خەڵکی ناوچەی ڕەبەت سەر بە شاری سەردەشت بە هەمان شێوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو شارەوە دەست بەسەر و کۆمەڵێک لە کەلوپەلەکانی لەلایەن ئەو هێزانەوە دەستی بەسەر داگیرداوە. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکانی ئەو دوو دەست بەسەرکراوە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەبارەیانەوە لە بەردەستانی. راپۆرتێک لەسەر گیان لەدەستان و برینداربوونی کۆڵبەران لە کوردستان. بەپێی راپۆرتەکان لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 656 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گیانیان لەدەستاوە. بەپێی ئامارانە ئەو کۆڵبەرانە بە تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی ڕەژیمی کۆماری ئیسلامی تەقینەوەی مینی چێندراو لەلایەن ڕەژیمی کۆماری ئیسلامیان پاشماوەکانی شەڕی نێوان عێراق و ئێران کەوتنە خوارەوەیان لە بەرزاییەوە و سەرمابردووی گیانیان لەدەستاوە و هەروەها 1970 کەسی دیکەش بە سەختی یان بریندار یان کەمەندان بوون. شایانی باسە کە بەهۆی خەیرانی ئابووری لە ئێران و کوردستان ساڵانە دەیان لا و جەوان لە کوردستان ڕوو لە پیشەی کۆڵبەری دەکەن و ژیانیان بە ناچار بۆ وەدەسێنانی پێداویستیەکانی ژیانیان دەخەنە مەترسیەوە. هەڕەشە و گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕەژیم لەسەر لەیلا دڵپەسەند. بەپێی هەواڵی گەیشتوو هێزە ئەمنیەکانی ڕەژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بە مەبەستی کۆتایهێنان بە چالاکیە مەدەنیەکانی لەیلا دڵپەسەند گوشارێکی زۆریان هێناوەتە سەر بنەماڵەکەی. لەیلا دڵپەسەند چالاکی مەدەنی پەیڕەوی ئاینی یارسان و دانیشتووی هەرێمی کوردستان لە ڕۆژانی ڕابردوودا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەلایەن هێزەکانی دارایی دەسەڵاتی ڕەژیمەوە هەڕەشەی لێکراوە کە پێویستە کۆتایی بە چالاکیەکانی دژ بەو ڕژیمە بێنێت و هەروەها بنەماڵەکەی بارەها لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. ئەو چالاکوانە کە پێشووتر لە زیندانەکانی ڕەژیمی کۆماری ئیسلامی بەندکرا بوو بەهۆی چالاکیەکانی لە بواری مافی ژنان و هەروەها پێدانی زانیاری سەبارەت بە کۆڵبەران و پێشێلکردنی مافی هاوڵاتیان بە میدیاکان لەلایەن ڕەژیمەوە گوشارێکی زۆر خراوەتە سەری و ناچار بە وەرگرتنی پەنابەری سیاسی لە هەرێمی کوردستان. هەڵوەشاندنەوەی حوکمی ئەعدامی ناسر بەکرزادە. بەپێی راپۆرتەکان حوکمی ئەعدامی ناسر بەکرزادە بەندکراوی سیاسی و خەڵکی شاری ورمێ لەلایەن دادگای باڵای کۆماری ئیسلامیەوە هەڵوەشێنراوەتەوە. ئەو هاوڵاتیە تەمەن 26 ساڵە مانگی بە فرانباری 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕەژیمەوە دەست بەسەر و پاشان لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ورمێ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل حوکمی ئەعدامی بەسەردا سەپێنرا. شایانی باسە حوکمی ئەعدامی ئەو بەندکراوە بۆ جاری دووهەم لەلایەن دادگای باڵای ڕەژیمەوە هەڵوەشێنراوەتەوە و هەموو جارێک بە گوشاری هێزە ئەمنیەکان لەسەر ناوەندە قەزایەکان حوکمی ئەعدامی بەسەردا سەپێنراوە. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری ئەرکان سالسی شرکەتی نەوت. ڕۆژی شەمە ڕێکەوتی دێ خەزاڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری ئەرکان سالسی شرکەتی نەوت دژ بە وەدینهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دابین نەکرانی ئیمکاناتی ڕەفاهی لەلایەن کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاسیەغدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆم و هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە ئیمەنی شوێنی کار ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان بەکردەوە دەراتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان واروها وەرگرتنی هێزی کاری نوێ و گۆڕانی گرێبەستەکانیان بوو. ناڕەزایەتی خەڵکی شارستانی ڕاست دژ بە ناکارەمەیی بەرپرسانی ڕەژیم. شەوی هەینی ڕێکەوتی نوێی خەزەڵوەر خەڵکی شارستانی ڕاسک دژ بە خراپی دۆخی ڕێگەوبان و هەروەها نەبوونی خزمەتگوزاریەکان کۆبوونەتەوە. بەشداربانی کۆبوونەوەکە بەداخستنی جادەی ڕاسک بۆ چراغان و هەروەها وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕەژیم خوازیاری پێڕاگەیشتنی ناوەندە پەیوەندیدارەکان لەسەر کێشەکانی خەڵک باشکردنی دۆخی ڕێگاوبانی شار و گوندەکانی ئەو ناوچەیە
بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیانی هاوڵاتیان، پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر گەندەڵی بەرپرسان و هەروەها سزادانی تاوانباران. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شیرکەتی خزمەتگوزاری شارۆچکەی پیشەسازی شوش. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە شیرکەتی خزمەتگوزاری شارۆچکەی پیشەسازی شوش دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی کەمبوونی هەغدەست و هەروەها پێنەدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. کرێکاران لە درێژەی کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم خوازیاری دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان، بەرزکردنەوەی یاسی هەڵدەست بە پێ ڕێژەی تەوەڕۆم و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران. مانگرتنی فەرشاد دەستمەردی لە خواردن. بە پێ راپۆرتەکان فەرشاد دەستمەردی خەڵکی شارستانی دێهدەشت و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا بەهۆی نایاسایی بوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە. ناوبراو ساڵی 1401 یەتاوی و لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شاری دێهدەشت سەر بە پارێزگای کۆکگیلویە و بۆی ڕەحمەت دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیتڵاعات کرا. پاشان ئەوە وڵاتیە لەلایەن لەقی 200 ببورن لەلایەن لەقی 102 دادگای ئینقلابیە و شارەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی حکمی 15 مانگ و 1 ڕۆژ و هەروەها بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگای سازکردنی گروپ حکمی 5 ساڵە بەندکرانی بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی ڕایگەیاندووە کە دژ بە سەپاندنی حکمی قورس و هەروەها نایاسایی بوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە و هەروەها چاو و لێوی دووریوەتەوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. لە ڕۆژانی ڕابردوودا 7 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕژیمەوە ئێدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بە ناوەکانی ئەمیر حسێن زاهد، میلاد کوبش، مستەفا ئەفشار، مەلەک عەلیەمینی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ناوەندی مەشهەد، گۆنبەد، مەلایر و نەهاوەند ئێعدام کراون. هەروەها 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی مەجید شاپەسەندی، حەبیب خانی و ناسر ماهی دەشتی بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکانەوە لە زیندانەکانی ناوەندی زەنجان، قەزوین و کێرمان لە سێدارە دراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.